بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. اللهم ارزقنا الإخلاص يا رب العالمين. يا ربي يا إله العالمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين أغثنا. عافنا فاعف عنا، وعلى طاعتك وشكرك أعنا، وعلى الإسلام والإيمان توفنا وأنت راض عنا. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا ربي خواهی گیان لم شو روج الزور مباركاني الشواني قدرا لتبارينوا داوكارين عفو من كيت لمن خوش بي. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. لقناها كان من ببورا يا ربي خوايا بلو بايمان لاي تو برز بيت وإله العالمين بويك عبداتيكي باش بكين تامو تشيجي عبادت بتشيجين تشيج لعبادة كان من ببينين. يا ربي فيري مناجاتي ريقيك ناسيني خوت من بكا، فيري دعاو بارانا ومن بكا، فيري ريقيك من بكا كتول لو ريقي وقبول بقبول عبادة كان كيتو بند كانت ورقريت. يا ربي أواني داواي هر دعايك خيريان هي دعا كان ينجيرابك زور نوانيك أبارينا ولتو يا رب العالمين. داواء كان بو منال يا رب العالمين، منال ين في بخشا بو كم رزقيان واسع بك يا رب. يا ربي خواي أواني كريتشين ودا صلاة يعني و تواناني يا رب العالمين مال ولاني خوانيان في بخشا. أواني كم رزق خواي رزقي واسع ين في بخشا، أواني منال يعني منالي صالح ين في بخشا، أواني هاو سرگیریان نکردو بە کەسی باشیان بگەێنە یا رب العالمین. یا ربی خوایە ئەمن و ئاسایش و خۆشی و هەرزانی و ڕفاهیەت و عەدالەت و دادپەروەری لە وڵاتەمانە پەرە بسێنێت و زیاد بکە یا رب العالمین، دروست ببێ ئیلاه العالمین. یا ربی خوایە گیان تەوفیقمان بۆ هیدایەتمان بە جۆرێک تۆ بپەرستین، بە جۆرێک تۆ بناسین ئیلاه العالمین، کە بە کەڵکی ڕۆژی مەحشەر و بە کەڵکی ڕۆژی تەنهایی ناو گۆڕ و بەرزەخ و بە کەڵکی مەیدانی حەشر و بە کەڵکی کێشان و پیاوانەی ڕۆژی قیامەت بێت، بە کەڵکیەوە بێ لەسەر پردی سیڕات بمان پەڕێنێتەوە بە ئیزنی تۆ بە شەفاعەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. تەوفیقمان بۆ هیدایەتمان بە، ئیمانمان سەلامەت بکە، ئیمانمان سەلامەت بکە، عاقبەتمان بە خێر بگێڕە، عاقبەت خێرمان کە یا رب. یا ربی لە عاقبەت خێران بین و لە عاقبەت شەڕان نەبین. یا ربی تەوفیقاتی خۆتمان بۆ بنێرە. یا ربی خوای گیان شەڕ و ئاژاو و مشکلە و بەڵا و مصیبەتمان لێ دوور بگرە لە خۆمان و ماڵ و مناڵ و دایک و باوک و خوشک و براکانمان و سەرجەم ئازیز و خۆشەویستان و سەرجەم بینەران، سەرجەم موسڵمانان. یا ربی خوای گیان بە جۆرە عیبادەتی تۆ بکەین کە تۆ پێی ڕازی بیت، بە جۆرێ بتناسین کە تۆ پێی ناسراو بیت. یا رب العالمین ناسینێ کە بمانگەێنێتە عیبادەت، ناسینێ بمانگەێنێتە معریفەتی کامڵ، ناسینێ بمانگەێنێتە چێژ لە عیبادەت، ناسینێ بمانگەێنێتە خۆشەویستی تۆ و تۆش ئێمەت خۆش بێ. یا ربی خوای لەو کەسانە بین کە تۆ خۆش دەوێن ئیلاه العالمین، بەر شەفاعەتی حەزرەتی ڕەسوڵ الله بکەوین صلی الله عليه وسلم. ڕۆژەکانمان لێ قبوڵ بکە، ڕۆژەکانمان لێ قبوڵ بکە، شیفای نەخۆشەکان بدە یا رب، شیفای نەخۆشەکان بدە. زۆر نەوانی کە ئێستا پاڕێنەوە یا رب العالمین، ئەوانەی ئێستان بەرنامەیە ئەبینن یا رب العالمین. یا ربی لەسەر جێگە کەوتون، یا هەر نەخۆشیێکی دەرونی یاخود جەستەییان هەیە، یاخود پیرن و لە جێگەیە کەوتون، یاخود نەخۆشی درێژخایانیان هەیە. یا رب یا رب یا رب یا رب العالمین شیفایان بۆ بنێرە. یا شافی أنت الشافی لا شفاء إلا شفاؤك شفاؤك لا يغادر سقما. شیفایان بۆ بنێرە ئیلاه العالمین. یا شافی شیفایان بۆ بنێرە. ڕۆژەکانمان لێ قبوڵ بکە، عفومان کە و گردنمان لە ئاگری دۆزەخ ڕزگار بکە یا رب، يا رب العالمين، يا إله العالمين، يا أكرم الأكرمين. آمين آمين والحمد لله رب العالمين. خۆشەویستانم هەزاران جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێ بێت و جارێکتر لە بەرنامەی بەربانگ بە ئێوەی ئازوو خۆشەویست گەیشتمەوە لە کەناڵی ئاسمانی پەیام
ومێدەوارم خۆی گەورە تاعات و عیبادەت لە هەموو لایەکمان و لە هەموو لایەکتان قبول بفەرمێت و ئینشاءالله ئەمڕۆژ سفرەی ئەم ئێوارەمان سفرە معنەویەکەی بەربانگی ئەم بەرنامەیەمان جێگەی ڕەزامەندی خۆی گەورە و سوودێک و ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنێت. پاش ناوبڕێک دێمەوە خزمەتتان فەرموو. ئازیزانم، سەدەقە و بەخشین و پارەبەخشین بە کەسی فەقیر بەشێکە، جوزئێکە، بەشێکە لە کردەوەی خەیر، لە عەمەل الخەیر. هەمووی نییە، کەواتە عەمەلی خەیر زۆر زۆر شتەگرێتەوە. یەکێکیان بەخشینە، یەکیانەوەی کە تۆ خواردنەی بە فەقیرێک یاخود پارە بەخشیتەوە بە کەسێکە یا زەکاتەیت. لەبەرەوە عەمەلی خەیر زۆر بەرفراوانە. سوودگەیاندن بە خەڵک، نەفعت بۆ خەڵک هەبێت. تۆ یارمەتی کەسێکەی کە نەزانە لە شوێنێکە ئیشێکی بۆ ڕاییەکەی کە ئەو نایزانێت، ئەو ئیشە نازانێت بکات. جاری وا هەیە تەنانەت تۆ لە شەقامێکی گشتی لە 6 مەتری لە 100 مەتری ڕاوەستاوی ئەبینی سیارەیەک لاتە هاوسێخ غەریبە، خەڵکی ئەو شارە نییە. پرسیاری خەسەخانەیەکی ئەو شارە لێکە، دیارە نەخۆشی هەیە. تۆ عینوانێکی زۆر جوانی پێدێ و کەسێک سەری دۆزێتەوە. ئەمە نەفعە، ئەمە یارمەتیدانە، ئەمە فێرکردنی نەزانێکە بە شتێک کە تۆ ڕەنگە زۆر لاوەکی بێ لەلات، یعنی شتێکی ئاسایی بێک لەلات کە ڕێنمایی کەسێکە کردووە، لای خوا زۆر گەورەیە. بەعزێک کردەوە هەیە شەیطان یا پێی نازانێ یا هەتا نەفسی خۆت زۆر بە گەورەی نازانێت، زۆر گرنگ نییە بەلاتەوە کەچی سەیرەکەی لە قیامەت شتی زۆر گەورەت بۆ نووسراوە. خێری زۆر گەورەت پێبەخشێ لەسەر ئەو کردەوانەی کە تۆ بە بچووک بینیوتە. خەیر الناس ئەنفعهم للناس. باشترین کەس ئەوانن کە سوودیان بۆ خەڵکەیە. نەزانێکە یارمەتیە دەی، کەسێکە لە ناڕەحەتیایە کۆمەکیەکی پێەکەی، لەو ناڕەحەتیە دەریەهێنی، ئەگەر بەلەتێ خورما بووە، ئەگەر بە قسەیەکی خۆش بووە، ئەگەر بە زەردەخەنەیەک بووە، وەکو عەرەبی میسرێڵێ بە تاپتابەیە بووە، ینی دەسێنی بەسەریا بەس، یعنی قسەیەکی خۆشی بووەکەی. خەیرمان بۆ خەڵکی ئەبێ زۆر زۆر بێت، بە کەڵکی دنیامان یە پێش قیامەت. جاری وایە ژن و پیاوێک شەڕیانە، مشکلیانە. ئافرەتێ پیاوێک زۆر لێزانە لەوەی کە سڵح دروستەکە لە بینی ژن و پیاوەکانە. یا ئەم ژن و پیاوە هەردووکیان ئەم کەسەیان خۆشەوێت، ئەگەر قسە بۆ هەردووکیان بکات بە گوێیەکەن. بەڵام جاری وا هەیە گەر قسە بۆ یەکێ بکە کە ئافرەتەکە خۆشەوێت پیاوەکە بەگوێی ناکە، یان بەعکسەوە. لەبەرەوە چەند گرنگە ئەگەر کەسێ دەستی هەیە لە ئیسلاحی ذات البین، یعنی بینی ژن و پیاوێک، بینی دوو عەشرەت، بینی دوو کەس کە شەڕیانە، ئاشتیان نەکاتەوە. ئەگەر لی ئەزانی قەتری خەیمەکە، چونکە زۆر گەورەیە بۆ قیامەت ئازانم. هەموو کەسێ ئەو فەنە نازانێ، هونەرە، یعنی هونەرە تۆ فێریە بیت. فەنێکە ئینسان هەموو کەس نازانێ ئیسلاح بکات، چونکە کەسی وا هەیە چێ بینی ژن و پیاوێک چاکاوەنی تر تێکیانێت، ئەوەنی تر شەڕەکە گەورە ئاکات، نازانێ بەلایەکیان نایشکێنێتەوە، بەزمەکە زۆر گەورە و قورسە بێت. لەبەرەوە ئەمە لێزانین، ئەمە هونەرە، ئەمە تەوفیقاتی خوایە. خوا هەموو شتێکی بە هەموو کەسێ نەیاوە، هەندێشتی پیاوە هەندێشتی پێنەیاوە، ئەو شتی کە پێی یاوی بەکاری بێنە. خوا بۆیە پێی یاوی نامەیە کە ناردوێتی بۆ تۆ کە بەکاری بێنی لە دنیاە، کە بەکاری هێنا بە کەڵکی دنیای شدیە، بە کەڵکی قیامەتی شدیە. دڵی هەژارێک خۆشەکەی. جاری وایە تۆ کەسێک خۆت لەوانەیە هەژارەکە نەناسی، مسلمانەکە ناسی کە هەژار و فەقیر زۆر ناسێ، لەناو خەڵکە یا خەڵکی ناسێ، ئەڵێ فڵانە کەس خێرتەگا ئەم پارێ ئەم شتم بۆ بە چەند فەقیرێک. تۆش ئەگەڕێیت، چکە ئەمە ئەمانەتە ئازانم زۆر گەورەیە، ئەگەڕێی کام کەسە زۆر پێویستی پێیەتی. جاری وایە گەنجێکە ڕووی نایە بە یەک کەس بڵێت پارەم بەرێ، تۆ 50,000 تێ 20,000 تێ 100,000 تێ، دڵی خۆشەکەیت کە هیچی پێ نییە،
تەنانەت ڕووی نایە بە دایک و باوکی خۆیشی بڵێ ماڵێکی فەقیرە ناسی بەس تاقیبیانە بێ بکەیت. ئایا ساڵێک تر تۆ بەردەوام بی بە ماڵە، ئایا ساڵێ دوو ساڵیکە هەر ئەم کەسە فەقیرە، ئەبێ بزانی ئەی بەکێ بەڕاستی، ئەبێ چۆن بزانی چۆن سەرفیەکەی. نمونێکی زۆر جوانی ماوەسە مەلا عەبدولکەریمی مودەڕیسەیە، پیاوێک لە لای ماوەسا ئیشیە کرد، خزمەتی ماوەسایە کرد، تەمەنیشی هەبوو. ئەم پیاوەی گەڕێتەوە لە جارێکیان ماوەسە مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە ڕەحمەت بێ ئەگەڕا بۆ جیزدانەکەی کە پارەی تیا بوو، بیا بە من بڵین وەکو چاڵێت 4,000 5,000 10,000 ئێستا کە بچم سەوزە و تەماتە و بامی و شتی هین بازار بکڕم، نزیک بووین لە بازارەوە لە شێخ، چکە ماوەسە مەلا عەبدولکەریم مودەڕیس تەمەنێکی زۆری لە شێخا بردووەتە سەر، نەچۆتە بۆ لای ماڵ و مناڵەکەیشی، یعنی بە تایبەتی کە خێزانەکانی نەمان ئیتر هەر لە شێخا ئەمایەوە، واتە لە شێخ عەبدولقادر گیلانی لەمەغا لە حوجرەیەکا بوو، پیاوێکیش خزمەتیە کرد. مدەتێک دوو پیاوی کرد بوون، دوایی پیاوێکی مەسری کە زۆر موسڵمان کاک سەڵاح کە ئێستاش ماوە ڕەحمەتی خوای لێبێ کە نزیکەی 15-20 ساڵ خزمەتی ماوەسە عەبدولکەریم مودەڕیسی کردەوە بەبێ مقابل لە میسرەوە هاتەوە. ئەو چیرۆکێکی دوور و درێژی هەیە کە چۆن لە خەوا پیانوتووە بڕۆ بۆ عێراق. ئەو کارە وەکو کەرامەتێک وایە کە ئەو کاک سەڵاحە ئەنجامیاوە. مامەسا بۆ جیزانەکەی ئەگەڕێت کە شتێ پارە با بەم پیاوە بچێ خواردن بکڕێت، شت بکڕێت و لە بازار تا بۆ نیۆڕۆ بۆ هەردووکیانی ساس بکات. منی بۆم پیاوە بۆ مامەسا خۆشی. ئەمە کاری ڕۆژانەیان بوو کە ئەگەڕێ بۆ جیزانەکەی نایدۆزێتەوە. پارەیەک لە دەستیا بووە. ئەم پیاوەڵێ مامەسادی لەو پارەیە ئەزانێ ئەم پارەیە ئەمانەتە، پیاوێکی ناوێتی زەکاتەیە خێرە بیا ماوەسا فەقیر زۆر ناسی خەڵک زۆریە بۆ لای بیا بە فەقیر و هەژار. هەڵێ ماوەسا دە 5,000 وەکو 5,000 خۆمان ئالەم پارەیە 5 دینار لەو پارەیەم برێ، دوای تۆ جیزدانەکە دۆزی و بیخەرە سەرەوە پارە. ماوەسا فەرمێت نابێت، ئەو کەسەی کە ئەم پارەی یاوە پێم نابێ بیشی گۆڕم، یخۆ هەر 5,000 ئەوەی ئەمە یاوە پێم ئەبێ وەکو خۆی تەسلیمی بکەم، نابێ 5,000 خۆم دوایی بخەم ئەم پارەیەوە وەلەو کان خۆ قیمەتەکەی هەردا نابەزێ. لەبەرەوە ئەمانەتەکانتان ئەمانەتە لە دەستانە کە کەسی ئەتان کا بە ئامین لەسەر پارەیەک، ئەبێ زۆر بە دیقەتەوە ئەو پارەیە بگەینی، ئەبێ هەروانەی بە خەڵکیش قەیچێک ئەمەش هەر فەقیرە، ئەبێ تەعقیب بکەی بزانی فەقیریان نا، ئەبێ ڕادەی فەقیریەکەی بزانی. بەڕاستی ئەمانەتە ئازانم، ئەگەر وا ناکەی ئەنجامی مەدا، ئەم ئیشە مەکە، چکە ئەبێ بە خەسارەت بۆ خۆشت و خێرەکەش ناگاتە شوێنی خۆی. تۆ جاری وهەیە زەکاتێکەکەی بە کەسێک بەڵام پێی ناشێ، یەکەم تۆ مەسئولی، دووهەم ئەو کەسەش مەسئولەکە زەکاتەکەی بۆ تۆ هێناوە. چۆن پارە ئەکەیتە دەستی کەسێک کە نایگەینێتە شوێنی خۆی بە مەزبوطی، نایا بە کەسێک کە مستحق بێ. لەبەرەوە خۆشەویستان مەسائلی سەدەقات و دڵخۆشکردنی فەقیر ئەبێ بگەڕی کامە زۆر فەقیرە، زۆر محت ئەوەی پێی بزانیت، ئەوەی بزانیت، ئەوەی دەست بکەوێت کامە زۆر فەقیرە بێبەوە. یا ئەیها الذین آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون. ئەی ئیمانداران، ڕکوع بەرن، نوێژ بکەن، سجدە ببەن، عیبادەتی پەروەردگارتان بکەن. اینجا فەرمێ وافعلوا الخير، اینجا خێر زۆر ئەنجام بن، چاکە زۆر بکەن، بێجگە لەمانە تەڵان بۆ لعلكم تفلحون تا ڕزگارتان بێت. دلیلی ڕەحمەتی خوا کە دابارێ بۆ تۆ کردداری خێرە، خێرکردنە. وەکوتمان خێر هەر پارە نییە، جاروا هەیە تۆ قسەیەکی خۆش بۆ کەسێک، تەلەفۆنی بۆ کەسێکی لە وەختێکە ئەزانی خەمێکی هەیە، خەفەتێکی ئەزانی کە دڵی بێنیتەوە شوێنی خۆی. چکە کەسی وا هەیە کە مشکلەیەکی بۆ دروستە بێت سەری دنیای لێتەوە یەک، ئەو کەسانەی کە ئەزانن حەلی ئەم جۆرە مشکلانە بکەن، جاری وایە بە کەلیمەیەکە بە شتێکی بەسیط حەلی ئەو کێشەیە بێت، چەند گەورەی ئەم کەسەکە ئەو فیعلە خێرە ئەکات. لەبەرەوە عیبادەتەکان کە وەکو نوێژ وتمان، سجدەبردن، عیبادەتکردن، نوێژکردن بەچی کامڵە بێت؟ بۆی کە تۆ خێر بکەیت. خێری پارە، خێری بین خۆشکردنی خەڵک، خێری دلیلی خێر کە تۆ وەکو وتمان کەسێک بۆ شوێنێکە ڕوا نازانێ و شوێنە لەکوێ، تۆ پێڵیت
ڕۆژانە ئەم خێرانەیەتە بەردەممان با خۆمانێ لێ غافڵ نەکەین. یا لە دڵتا هیممەتی خێر هەیە. حەدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم فەرمێ خۆی گەورە فەرمێ من نوێژ لە کەسێک وەرەگرم کە تەواضوعی بۆ عەزەمەتی من هەبێت، واتە باش من بپەرستێ، واتە متەکەبیر نەبێ، خۆی بەشت نەزانێ، هەروەها خۆی زاڵ نەکا بەسەر مەخلوقاتی منە، هەرەوەنەی پارەیەکی هەبوو سوڵتە و دەسەڵات و کورسی و پلەیەکی حیزبی بێ سیاسی بێ هەرچیەک بێ پشتانە ئەم شتە دنیایەنە. ئەمە مەغروری نەکا. تۆ بی بە مەسئولێک لە شوێنەکە، هەبی بە مدیری دایرەیەک، هەبی بە سەرپەرشتیاری کۆمپانیایەک، مەغرور نەبیت، کرێکارەکان نەچەوسێنیتەوە، ئەو خەڵکەی کە ئیشەکان لای تۆ بە سوک سەیریان نەکەی، چونکە نەزەرکردن لەم حاڵەتا زۆر قورسە. نەزەری سوکاتیکردن بۆ خەڵک هەمووی مووقیفی گەورە و ترسناکە بۆ قیامەت، ئەگامە لێی بێ. لەبەرەوە خۆت بەسەر خەڵکا زاڵ نەکەی. و هەروەها فەرمێ وەلەم یوبێت مصرا على معصیەتی، ئەم کەسەش سوور نەبێ لەسەر گوناهکردن. یعنی گوناهە لە دەست دەرەچێ بەڵام سوور نەبی لەسەری، دڵ بە گوناه خۆش نەبێت، نەیگێڕیتەوە، ڕیکلام بۆ گوناهەکانت نەکەی، تا مەزروی گوناهەکان نەبی کە لە ڕابردووە کردوتە ئێستا تەوبەت کردووە، وڵێ ئای خۆزگەم بۆ کاتێ و گوناهەم ئەنجامدا. لەبەرەوە سوور نەبی لەسەر گوناه. وەڕەحیمە المسکین، پیانسەم فەرمێ ئەو کەسەش ڕەحم بە هەژاران بکا بە فەقیران، وەڕەحیمە ئیبنە سەبیل، کەسێک ڕێبوارە، کەسێک مسافرە هاتووە تۆ ڕێزی لێ بگری، احترامی بگری، و هەروەها ڕەحم بە مناڵی بێ باوک، ژنی بێمێرد بکات، تەماعیشی پێی نەبێت، مەبەستێکی پێی نەبێ، بەس ئەوە بێکە سۆز و بەزەیی و ڕەحمی هەبێ بەرامبەری. وەڕەحیمە المصاب، ڕەحم بەوانە بکات کە موسیبەتیان بەسەرا باریوە. موسیبەت پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمێ خوای گەورە نوێژ لەم کەسانە وەرەگرێت کام فعلە خێرانی هەبێت. کەسی وایە نوێژەکە بە زۆر دڵڕەقا، تەنانەت مناڵەکەی خۆی عەزیەت ئەخوا لە دەستی، کچ و کوڕەکانی خۆی گیریان خواردەوە بە دەستیەوە. لەبەرەوە ئەم جۆرە کەسانە زۆر زەحمەتە خوای گەورە قوبوڵیان کاوەریان بگرێت. با حەج بکە، با نوێژ بکە، با ڕۆژووی زۆر بگرێ، با زۆر بە تاعەت بێت. بناغەی نییە ئیشەی، بناغەکەی لەرزۆکە، چونکە خاوەنی ڕەحم نییە، خاوەنی بەزەیی نییە، حرامە خوات، بەزەیی بە کەسان نایەتەوە. لەبەرەوە دەلیلی قوبوڵبوونی نوێژەکەت ئەوەیە کە تۆ بەزەیت بە مناڵێکی بێنازە، ژنێکی بێوەژ نابێتەوە، دراوسەیەکی هەژارتە، خزمێکی نزیکە کە هەژارە، کچەکەت کوڕەکەی خۆت کە پێویستیان پێێتە، بەزەیت پێ بێتەوە، خۆشت بێت. چکاخر مرۆڤ زۆر قورسە نەتوانێت باوکایەتی بکە و باوکیش بێت، نەتوانێت دایکایەتی بکە و دایکیش بێت. زۆر زەحمەتە. مناڵەکانی تا مردن عەزاب ئەخۆن بەدەستیەوە، سزا ئەخۆن بەدەستیەوە، ئەبێ بە موشکیلە بۆیان. لەبەرەوە ئەگەر دایکایەتی یا باوکایەتیت پێ ناکرێ مەیکە، مەسئولیەتی ئەم ئیشە هەڵمەگرە، چکە تۆ ئەبی بە موسیبەت بۆ تایفەیەک، بۆ میلەتێک، بۆ خەڵکێک، خەڵکی تر گیرۆداکەی. نیشانەی قوبوڵبوونی نوێژەکان ئەوەیە ڕەحمت هەبێت، دڵت ڕەحمی تیا بێت. ئەتەوێ بزانی خوای گەورە ڕازیە لێت یاخود نا؟ یەک پرسیار لە خۆت بکە، خێرم بۆ خەڵکەوێ یان نا؟ چروکم لە بەرامبەر خەڵکا یان نا؟ ئەمەوێ دایمە چاوە گێڕم فڵان خێر بکەم، فڵان شت بکەم، دڵت ئەڵێت خۆزگە ئیسە ئەوە نەپارەم بۆیە بم کردایە بە خێر. ئەگەر ئەمەی تیا بوو عیبادەتەکانە قوبوڵە لای خوا، خوا وەری گرتویت و نزیکی لە خوای گەورە. خۆشەویستانم، ئەچینە خزمەتێکێک لە چیرۆک و بەسەرهاتەکان کە جەنابی بەڕێز مامۆستا دکتۆر محەممەد پێنجۆنی مامۆسای زانکۆیە و بۆمانە گەڕێتەوە. فەرموون.
ژیانی خۆمە لە خزمەت مامۆستایانی کە لە ژیانیان لە خزمەتیان هەبووم کۆمەڵە مامۆستا بە خزمەتی گەشتمی کە لەوانە مامۆستا شێخ خالیدی موفتی بە ڕەحمەت بێخوا یەکی لەوانە مامۆستا حەمەد ئەمینی کانیسانان یەکی لەوانە مامۆستا نەفەتاحی ئاروزەری کە لە خزمەتیان ژیاوم یەکی لەوانش کە مامۆستا ئیسماعیلی دێرەیە کە ئێستا لە ژیانە ماوەکە یەکی لەوانش مامۆستا ڕەحمانی سەجادی کە الحەمدولله لە حەیاتا ماوە ئەم مامۆستا بەڕێزانە لە خزمەتیانە من خوێندومە و سەرەتای خوێندنم لە خزمەت مامۆستا ڕەحمانی سەجادی بوو خی گەورە موفەقی گەوبی پارێزۆر تەمەندرێژ بێ ئینشاءالله دواتر دوای مامۆستا چمەتە هەڵەبجە لای مامۆستا شێخ خالیدی موفتی ئەوەی کە من لە خزمەت مامۆستاکانە بەدیم کردوێ دوو مامۆستام کە بڵێن سێ مامۆستایان تەقریبەن زۆر کاریگەر بووم پێیان مامۆستایەکیشم هەبوو مامۆستا مەنافەرەجی حاجیحان بە ڕەحمەت بیاخوا ئەویش لە خزمەتیان ماوەیە ماومەتەوە بەڵام مامۆستای موفتی مامۆستا شێخ خالیدی موفتی لە هەڵەبجە لە دەرزوتنەوەیە تەبیعەتێکی هەبوو زۆر لەسەر خۆی هێواش بوو و لەگەڵ ئێمەشا زۆر بەناز و یعنی بەڕەحم و بەبەزەی و بەسۆز بوو هەستی تەقریبن بەڵێن باوکایەتیت لێ هەستە کرد کە دەرز لە خوێن زۆر بەسۆز بوو لەگەڵمانە یعنی زۆر جار هەیە ئێمە هەڵەمانە کرد بەڵام ئەو لە مقابلە بەڕەحمێ بە سۆز و جوابی ئەداینەوە من مامۆستام نەدیوە تۆڕە بێ لە فەقێ لەو کاتێکی خۆم لە خزمەتیا بووم بەڵام مامۆستا حەمینی کارئینسانان کە لە خزمەتیا بووم کۆمەڵە لە قەتاتی ژیانی ئەو کە زۆر شتی جوان بوون یەکێ لەوانە کاتێککە دادەنیشتی بۆ دەرس مامۆستا هەموو جارێت کتێبەکەی قسە سەر ئەوە کۆشی و قاچێکی هەڵەنا ئەیتر بە سەریعی ئەڕۆشت منیز ئەمگوڵ مامۆستا وەڵی زۆر پەلەی ئەیگو ئەچی دێ بە قوربان وەڵی مامۆستا بازانین ئەو حاشی ئەبوو طالب و ئەو فڵانە ڕۆژە تووڕە بووتی تۆ ئەمە چییە ئەم هەموو حەواشیە خوێنیتەوە باشە ئەبوو طالب و فڵان کێم عیلمیان زانیوە وەڵی بەس نەقدیان کرد تۆڕۆڵە وەڵام مامۆستا تووڕە بوو کە تووڕە بوو دەستی کرد بە تەقریرکردنێکی زۆر عجیب و ڕەتدانەوەی هەموو ئەو ڕێیانەی کە لە مخالیفن وتی ئەوانە منطقیان نەزانیوە بەس ئەوانە هاتوون بەس عەقڵی نەقدیان هەبوو ئیتمەش قسەکانی مامۆستام ئەنووسیەوە دوایی کە مامۆستا هێواش بوویەوە قسەکانی تەواو کرد وتی تێگەشتی وتم وەڵی مامۆستا تێگەشتم جا هەموو ڕۆژە تووڕە دەکەمەوە وتی وەڵا دەخوارا دەبێ بەخۆی هەموو ڕۆژە قسە ناکەم یەکێ لەو شتەجوانەوەی مامۆستاوتی خۆمی شەو ڕۆژە ئەو قسانە ناکەم سێ کرد مامۆستا توانای باشی هەیە بەس مامۆستا کە توانەکەی هەیە نایخاتە گەڕیانی ئەدەبە ئەدەبی بەرامبەر ئەو مامۆستا پێشینانە وای لێ کردووە ناچێ ڕەئی معارضێک بنووسێ ئەمە یەکێکتر لە موقیفەکان جارێکە لە خزمەتی دانیشتی بووین مامۆستایە هات باسی مۆزوعێکی کرد کە لە ڕێکخراوە بە دروستەکان لە هەرێمی کوردستانە بۆ زانایان و دوو مامۆستا هاتن یەکێکیان لە پێشە هات وەفاتی کرد خوا لێی خۆش بێ یاخوا بۆی باس کرد مامۆستا ڕێکخراوێکی ئاوایە و خزمەتەکە بۆ و کاتێک خۆی زوو لە سەردەمی کۆنا دروست کراوە ئەوانە و مامۆستاش فەرمی بەخوا من نە مەنطوق نە مەفهومی ئەمە ڕێکخراوە نازانم لەبەرەوە بۆشم باس مەکە حەج هیچ باسی مەکە ئێتر مامۆستاکە شارەزا بوو خوێنەوار بۆ مامۆستای خەڵکی هەڵەبجێ بە ڕەحمەت بیاخوا ئەوستی مامۆستا بۆچی مەنطوقمەوە مەنطوقەکە ئەوە مەفهومەکەشی ئەوەیە وتی ئاخر ئەمە تۆ دروستە کردووە منطقة حقيقية ومفهوم حقيقي ما قصد تفسيري توي أو قناعتي بينك كما وصفت أنا أو رخراو أو رشد تقريبا لازم هل هم يستوي يا درز وجه يتبو دزمان هبو ما وصايق يتر هذا خدمة ما وصا وهذا ما وصاحبين كإنسانات خدمتي بو باسكني ورخراو أما وصايتريان بس بانا كيما وصا فيشين قصي نكر باس لو كما قربان أو دروس كلا ورخراو كو توجلانكو عالمي كي جوري أم شارع حزكين منەوەری کرد ئەم ڕێکخراوەوانە وەڵام مامۆستا نەرم بوو بەبووی کە لەگەڵا لە ناو ڕێکخراوەکەوە منش دوای کە ئەم مامۆستا وتم مامۆستا چی بوو دوێنێ موقیفەکەتر منطق و مەفهومی دیارم ئەوڕۆ منطق و مەفهومەکەی واضح بوو تەڵا بێدەنگ بوو وتی جوابی نەداوە بێدەنگ بوو تۆزێکی پێش وتی وەڵاهی نازانم حەزم لە ئینکاریکردن نییە حەزم لە ئینکاریکردن نییە بەس نازانم تا ئێستا بەس حەزم لە ئینکاریکردن نییە هەر ئەو نەی جواب دام بۆ مامۆستا جارێکی تریش لە خزمەت یاوین پیاوێ هات کێشەی تەلاقی بوو تەلاقەکانی باس کرد کە ئەوە تەلاقم ئاوا خواردوو تەلاقم ئاوا خواردوو وەڵای ئەسەر مامۆستاژن خێراوەتی وەڵا تەلاقی کەوتووە وەڵایش ئاوای کرد تیجاکە تۆ مفتی بوو بەچی لە دانیشتم فەرمێکە تۆ مفتی من بەچی لێرە دانیشتم ئەوانە لە خزمەت مامۆستایە تەقریبەن بەدی کردووە
ئیتر مامۆستا حەمەمین بەڕەحمەت بێ یاخوا پیاوێک بوو زۆر لە ڕووی مەسەلەن عەلاقەی لەگەڵ طریقی نەقشبەندیە و لەگەڵ شێخی بیارە زۆر عەلاقەیەکی پتەوی هەبوو. یعنی هەموو جارێ ئەو شتەی بۆ باسە کردین ئەو لایەنە کە من بەڕاستی ئیسفادەم لەو مەدرسەیە زۆر کردووە. بەس زۆر جار ئەمان جوان ئەمانشتمان پێ بڵێ شتی پێ ناوەتین. ئەمویست مامۆستا بدوێنە مەسەن بڵێم مامۆستا ئەم بوارە وەکو لایەنە عیرفانیە ئینسان بچێتە ناوی چی ئەبینێت چی بەدیەکە هیچ شتێکی بۆ باز ناکردین. کاگەشتە سەر ئەوانەیە گوت ئەو بابەتە بابەتی دەرس نییە، بابەتی ئێستا نییە. قسەی بۆ ناکردین. کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەشکەوتی حڕا دابەزی و لە ئەشکەوتی حڕایە مایەوە طبعا لەوێ پەیامی خۆی بۆ هاتوو وحی بۆ هاتە خوارەوە بوو بە خاتەم النەبیین صلی الله عليه وسلم. یەکەم جار ئەو چیرۆک و بەسەرهاتان بیستۆکە یەکەم جار حەزرەتی جوبرەئیل کە وحی بۆ هێنێ پێغەمبەر لە خۆیە ترسێت هەتا فەرمێ خەشیت عەلی نەفسی چونکە نەیزانی چییە چاوەڕوانی نەئەکرد وحی بۆ بێت خۆی ئامادە نەکرد بوو کتوپڕ بوو خۆی گەورە بووی نارد. حتا یەکێک لە مولحیدە گەورەکانی ڕۆژاوە ئافرەتێکی مولحیدە یاخود لە ئادریە ئەڵێ یەکێک لە بەڵگە بەهێزەکانی پێغەمبەرایەتی موحەممەد ئەوەیە کە چاوەڕوانی نەکردووە کە ترساوە لە خۆی کە هاتەوە بە خەدیجەی وت خێزانەکەی وتی نازانم چیم لێ هاتووە تۆ بڵی جنینە و بێدەسی لێوە شات تۆ بڵی شتێکم بەسەر نەهات بێ شتێکی ئاوام بینیوە. ئەڵێ ئەم گومانەی لە خۆی دلیلە بۆەوەی کە پێغەمبەرە چونکە ئەگەر پێغەمبەر نەبوایە ڕاستی نەکردایە خۆی ئامادا کرد و هاتەوە بۆ ناو مەککە و ئینجای و خەڵکینەوە من وۆمە پێغەمبەر کە هاتە خوارەوە بە گومان بوو لە خۆی نێزانی چییە. بەڵام حەزرەتی خەدیجەی خێزانی چەند ئافرەتێکی عاقڵ و سەلار بووە کە وەختی پێغەمبەر سەڵەم بەدەم لەرز و تاو بە دەم ترسەوە یەتە خوارە و ترسێکی زۆری لێنیشتواڵێ من لە خۆمە ترسم نازانم چی بەسەر هاتووە. حەزرەتی خەدیجە فەرمێ کەلا والله لا یخزیک الله ئەبەدا محەممەد خۆی گەورە هەرگیز تۆ سەر شۆڕ ناکات بۆ چونکە ئینەکە لە تەصیل الرەحم تۆ سیلەی ڕەحم جێبەجێەکەی و توقری الضەیف ڕێز لە میوانەگری خزمەتی میوانەکەی و توکسی المەعدوم خەڵکی ڕوت و ڕەجاڵ پۆشتە ئەەکەیتەوە چەنێ بتبێ و توعین علی نەوائب الحەق لە وەختی ئەزمە و ناڕەحەتیە پشتی خەڵکی یەگریت و یارمەتی خەڵکی دەی کەواتە تۆ فعل الخەیرات زۆر زۆرە مادەم خێری زۆرە هەیە خۆی گەورە شکستی بەسەر توە ناهێنێت شتێک بۆ ناهێنێتە پێش کە بەرگەی نەکری شتێک ئەهێنێ کە خێری تۆی تایە ئەمە شەڕ نییە کە تووشت بووە. رضی الله عنها ڕزای خوا لە حەزرەتی خەدیجە بێت کەواتە تەنانەت پێغەمبەری صلی الله عليه وسلم حەزرەتی خەدیجە دلیلی نبووەتەکەی بە فعلی خەیرات و بە چاکەکانی هێنێتەوە پێشچاوی کە تۆ مادەم محەممەد چاکەکار بووی ئەمەی بینی و تا شتێکی گەورە و خێرە خوا بووی نردویت بزانین چییە. با بچین وەلای وەرەقەی کوڕی نەوفەل کە ئامۆزای بوو ئیتر ئەو پێڵێ ئەمە تۆ پێغەمبەری خوای ئەمە وحیە بۆ هەتا هاتووە خۆزگە ئەمام هەتا ئەو کاتی قەومەکەت میلەتەکەمان دەرتەکەن لەسەر ئەم دەعوە بانگەوازە ئەوە زانێ ئەهلی کتابە شارەزایی لە ئەهلی کتابە هەیە لە کتابە هەیە لە کتێبە پێشینەکانی تەورات و ئینجیلە هەیە وتی بۆ خەڵکی دەرمەکەن وتی بەڵێ حەج پێغەمبەرێ بانگەوازی ئیسلامی کردبێت دینی خۆی گەیان دەبێت خەڵک عەزیەتیان ناوە بە ئاسانی بووی نەچۆتە سەر بەڵام ئەوە بۆ وەرەقەی کوڕی نەوفەل پیر بوو نەما وەفاتی کرد یعنی یەکەم کەسێک بە معنەوی ئیمانی پێهێنا وەرەقەی کوڕی نەوفەل بوو یەکسەر تەصدیقی نبووەتەکەی کرد کە تۆ پێغەمبەری خوایت چونکە ئەخلاقی ئەم خزمەی خەدیجە کە ئامۆزای خەدیجە بوو وەرەقەی کوڕی نەوفەل ئەخلاقەکانی ئەناسێت ئەم ڕەوشتانە بناغەیە بۆ ئەوەی کە خوای گەورە ئەم کەسە بکاتە پێغەمبەری خۆی بناغەکان فعل الخەیرات کردەوەی جوان ئەخلاقی پەسەند قەت پێغەمبەرێ نەبوو ئەخلاقی ناشرین بوو بێت و بوویەوە پێغەمبەر
پێشینەیەکی خراپی هەبوو بێت مەلەفی هەبوو بێت نا پێغەمبەران زۆر جوان و کامڵ و زۆر شیرینن لەبەرەوە هەر وەختێک دەستت چووە خێر و خێرات و چاکەکردن و دڵخۆشیدانەوەی خەڵک و ڕێنمایی خەڵک خوا بەکارتەهێنێت تۆ ئالی خێری خۆشەویستی خوای ئەگەر ئەمە تیانە هەوڵی بۆ بە سەرکەوە بۆی بۆیە پێغەمبەر سەڵام فەرمێت والله في عون العبد ما كان العبد في عون أخيه خوای گەورە پشت و پەنای هەر کەسێکە بە مەرجێک ئەو کەسە دەستی هەبێ لە خێرا لە خێرکردن بەرامبەر بە خەڵکە چاکەکردن یارمەتیدان جاروێ کەسێک پۆلی دوانزەیە کچێکە کوڕێکە چۆتە دوانزە نازانێت ئەو ئیسیبارەیە پڕکاتەوە کە بچێ بۆ چکولیەک و چۆن غەڵەت نەکات تا بە هەڵەشتەکەی بۆ نێتەوە ئاها چەند کەسێک خۆبەخشانە و ئیشاکەن جوان لێ ێزانن خێرێکی زۆر گەورەیە ئەم کەسە لە دوا ڕۆژ بێتە پزیشکێک ئیلا بەشێکی گەورەی خێری توی تایە توار پێی نازانی ئەم پزیشکە ئیشی باشەکات شتی باشەکە بێ بە مهندسێک بینایی جوانەکات خیانەت ناکا ئەبێ بە تاجرێک ئەبێ بە محامیەک ئەبێ بە مدیر ناحەیە بە قایم قامێک خزمەت بە خەڵکەکە بەشی ئەو کەسی تایە کە یەکەم جار ئیستیمارەکەی بۆ پڕکردەوە کە دڵخۆشیایەوە بەشی ئەو کەسی تایە کە یەکەم جار پێیوت بڕۆ بۆ فڵان کولیە تۆ قابلیەتی ئەوێتیایە بەشی ئەو کەسی تایە کە جارێک لەگەڵیان ڕۆژت بۆ جامعە بۆ هەولێر بۆ مووسڵ بۆ بەغا زانی ئەم تەلەبەیە شتێک پاری کرد بە گیرفانی یاوتی هەر پێویستی پێ بێت دڵی ئەم تەلەبەیی خۆش کرد بەشی ئەو کەسی تایە کە ئێوارانێکی ڕەمەزان لە داخلیا مابوونەوە تەلەبەن و ماونەتەوە ئەو هەموو تەلەبەی سەر لە داخلەکانە هەیە خواردنێکی جوان ڕێکوپێک دروستەکە بەشی 20 لە بەش 15 تەلەبە بەشی 4-5 ژوورێکیانە بە ئەگەر هەی بێ بەشی هەموو داخلەکە ئابات بەشێمانە هەمووی تایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت هەر کەسێ بۆ پێویستی برایەکی خوشکێک مسلمانێک بڕوە ئەم حەدیسە زۆر گەورەیە خەیر له من اعتکاف 10 سنین خێری ئەمە زیاترە کە تۆ بەدەم یەکێکەوە بی لەوەی کە 10 دانە ساڵ ئیعتیکاف بکەی لە مزگەوت تا بمێنیتەوە عیبادەت بکەی یا الله ڕەنگە ئێستا تۆ خەفەت بخۆی خۆزگە لە مەکە بوومایە ئەم دەشەوە ئیعتیکافم کردایە بەس شتێکە کەی لای خوا لەوە و لە دەقاتی ئەوە زیاتر بۆتە نووسرێ پێشی نازانی دەستان لە خێرا هەبێ بگەڕێن بۆ ئەو ماڵانەی کە جەژن زۆر پێویستیان بە دڵنەوایی و دڵدانەوە هەیە یارمەتیان بن ئەو بێ باوکەی کە پێویستی بە یارمەتی هەیە ئەو هەژاری کە ڕووی نایە داوا لە خەڵکە ئەو مۆزەفەی کە معاشەکەی بەشی ناکات کری خانوو کری مناڵ کری کولی کچەکەی ناتوانێت دەسەڵاتی نییە بۆ ڕوویشی نایە بە کەس بڵێ تۆ کۆمەکی بەوانە ئەەکەی لە 10 ساڵ ئیعتیکاف خێرە زیاتر دەسەکەوێت یا گەنجێکە کێشەیەکی بۆ دروست بووە کچێکە کوڕێکە کێشەیەکی بۆ دروست بووە لەگەڵ کوڕێکە لەگەڵ کچێکە تووشی مشکلەیەک هاتووە ناوێرێ قسە بکە یەکێک هەڕەشەی لێکە ناوێرێ بە دایکی بە باوکی بە براکەی بڵێ ئافرەتێکە ناوێ لە کەدار ببێت تۆ ئەچی بە ئاسانی ئەم کێشەی بۆ حەلەکەی ئەم کێشەی لەسەر لابەی ئەم مشکلەی لەسەر حەلەکەی ئای چەنێ ئیسراحەتەکە ئەو کەسە ئای چەنێ دوعای خێرە بۆکە لە 10 دانە ساڵ ئیعتیکافکردن لە مزگەوتا بۆ تۆ خێرە زیاتر بۆ نووسرێ ئەزان ئەتوانین ڕۆژانە ئێمە ئەم خێرانە بکەین ئەم 10 ساڵانە کۆکەینەوە خۆ هەر عیبادەتی درێژخایەن هەر شەوی لێتە قەدر نییە کە تۆ 84 ساڵە بۆ بنووسرێ کاتی تریشێ ئاوە 10 ساڵ ئیعتیکافە بۆ نووسرێ بەو خێرە بچووکانەی کە تۆ بە بچووکەی بینی یا هەر بیری لێ ناکەیتەوە ئەمانت بۆ نووسرێت
پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ دەرگایەک لە مسلمانە بکاتەوە ناڕەحەتێکی لەسەر لابە لە ناخۆشیەکانی دنیا خی گەورە ناڕەحەتی ڕۆژی قیامەتی لەسەر لابات لە قیامەتە ئەوەنە پێویستمان بەوەیە کە ناڕەحەتەکانمان لەسەر لا بچێت کێ قۆڵی مەردایەتی هەڵەکا لێرە لەوێ پاڵپشتی ئیسراحەتی بۆ دایان لێ ڕزگاریە بێ لە زۆر ناڕەحەتی ئینشاءالله. خۆشەویستانم ئەچینە خزمەتی یەکێک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم سونەتانە بۆ جێبەجێکردن و بۆ ئەنجامدانە ئینشاءالله. فەرموون. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر ناڕەحەتیەک هەر موشکیلەیەک هەر بەڵاو مصیبەتێک هەر خەم و خەفەتێک لە دڵتانە بوو بڵێن یا حەی و یا قەیوم بڕەحمەتیکە ئەستەغیث. ئەچەنێ ئەم سونەتە جەنابتان بیستوتان یا جێبەجێتان کرد؟ الحەمدوللا جێبەجێم کردووە. الحەمدوللا. جەنابیشتان سەفەری عەمراکەن ئینشاءالله ئینشاءالله. چۆن حەز لەم سەفەرە کرد؟ وەڵاهی هەر ئەو ساڵەی کە الحەمدوللا قەراری لە چکممە نێتی حەجم هەبوو بەڵام ناوم نووسی ناوم نەهاتەوانە ئیتر ئەوە ماوەیەکی زۆر هەر ئەو خەیاڵە لە دڵما بوو چۆن بکرێت تا شێک لەگەڵ هاوسەرەکەما دانیشتبین باسما کرد وتی بۆ ناچیت ئەیتریانی ئەو یارمەتی دەرم بوو الحەمدوللا بۆ ئەم سەفەرە. یەکەم جارە ئەو سەفەراکە؟ ئینشاءالله بەڵێ. ئەمەن بۆ یەکەم جار هەر زۆر خۆشە ئینسان سەفەرە بکات بەڕاستی ینی شەوقێکی زۆرە بۆ دروستە بێ بەتایبەتی لە بینینی کەعبە لە بینینی ڕەوزەی مبارەک لەو شوێنە پیرۆزانە ئینشاءالله خۆی گەورە لێتان قبوڵ کا و بە حەج و بە عەمرە و بە زیاتر لەوانش بۆتان بنووسێ و تەواوی ئومێد و ئاوات و دوعاکانتان بێنێت. ئامین یا ڕەبی ئامین ئینشاءالله ئامین ئینشاءالله. ئازانم خۆشەویستی خێرکردن دڵنەواییکردن چاکەکردنی جۆرا و جۆر پەیوەندی هەیە بە دوو ناو لە ناوەکانی خی گەورە کە تاسیری لە ژیانی خێرۆمەندانە زۆر هەیە. یەکەمیان ئەددەیان. خی گەورە یەکێک لە ناوەکانی ئەددەیانە. ئەددەیان یعنی ئەو زاتەی کە عەمەل و کردار و هەڵوێستی هیچ کەسێک زایع ناکات ئەی هێڵێتەوە بۆت هەڵی ئەگرێت ئیلا ئەبێ بەخێر یان بە شەڕ ئەگەر خراپەت کردوێ بە شەڕ ئەگەر چاکت کردوێ بەخێر پاداشتە لەسەر ئەو کردەوەی باتەوە. تەنانەت لە ژیانی دنیا پێش مردن پێش قیامەت هەر لە دنیا پاداشتەکەی بینی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر گەنجێک ڕێزی لە پیرێک گرت لەبەر تەمەنەکەی تۆ ڕێزی لێگری لە شوێنەکە چاروێ لە پاسەکە تۆ هەڵەسی بە ئەو دابنیشێت لە سەری نانەوایە پیرێکیەت سەرەکەی خۆتی پێدی تۆ چتە شوێنەکەی ئەو لە شوێنێکە قەرباڵغیەکە هەر ئیشێک بێت ڕێز لەو کەسە ئەگری. لە مزگەوت تا سەیرەکەی پیرە ناتوانێت پێڵاوەکانی خۆی بخاتە ناو کەوشکەنەکە تۆ بۆی دانیت یا بۆی هەڵەگریت دەستی ئەگری جاری وایە لە شوێنەکە خەریکە ئەخلیسکێ بەفرە بارانە قۆڵی ئەگری یارمەتیەتی قسەیەکی خۆشی لەگەڵاکەی ئەم پیرە ئافرەتە یا پیاوە ینی پیاوان ئافرەتان هەمویان نەتوانن میشە بکەن. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک ئەم ڕێزە لە پیر بگرێت یا قسەی خۆشی بۆ بکەیت ینی زۆر جار پیر تووشی و حاڵەتا بێت لە پیریە قسەیەک زۆر ئەڵێتەوە ینی سە بۆ نمونە ڕەنگە چیرۆکێک کە بۆ منیا بۆ تۆی باسەکات دەجار 20 جار ئەو چیرۆکی گێڕابێتەوە چکە بیری نییە زاکری تەواو نییە هەمتر دووبارەیە کاتەوە تۆ مەڵێ وڵا ئەوە باسە کرد مێڵێ تەریقی مەکەرەوە هەموو جارێ ئەوەنە بە شەوق گوێ لێ بگرە ئەوەنە جوان سەیری ناوچاوی بکە وابزانێ یەکەم جارە تۆ بۆ یەکێڕیتەوە دڵی بەمە خۆش بکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەگەر واتان کرد ڕێستان لە پیرەکانتان گرت خوای گەورە لە پیری ئێوەیشا ئەگەر تۆ بگەیتە پیری من بگەمە پیری لە پیریە کەسێک گەنجێک ئاوا مسەخەرەکە بۆ تۆ کە ئاوا ڕێزە تۆ بگرێت عینەن کردەوە عینەن فعلی خێرێتەوە ڕێگەت
الديان يا ديان يا ديان يا ديان الله أكبر. أبو سفيان دژمنی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لە مەکەیە، سەرگەوری کافرەکان. ڕۆژێکیان حەزرەتی فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم مناڵ بوو لە مەکە، ئەڕۆژ بە ڕێگایە کەوت، دەم و چاوی پڕ بوو لە خۆڵ و تەپ و تۆزەوان. ئەبوو سوفیان ڕاستی کردەوە دەم و چاوی بۆ سڕی و ڕەحمی بۆی جوڵا. دیارە دژمنی پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕەحمی بۆی جوڵا و قسەی خۆشی لەگەڵا کرد و هیچ نییە. هەڵی ساندەوانە پێم بینی ئەم حاڵەتەی بینی، پێی وت اللهم لا تنساها لأبا سفيان. خوای گەورە ئەمە هەڵگرە بۆ ئەبوو سوفیان، ئەم چاکەیەکە کردی. دێ ئەم ئەبوو سوفیانە کە چەند دژمنی ئیسلام بوو، مسلمانە بێت، پێ سڵم لێ ڕازیە بێت، وەختێ وەفاتە کات دوایی ئەچێتە جەنگی ئیسلام و کافر لە شەڕە لە دوو جەنگا هەردوو چاوی لە دەستەیات لە پێناوی خوا ئەدەیان. خوای گەورە ئەم چاکەی ئەبوو سوفیانەیەتەوە، یعنی چاکەی هیچ کەسێ نافەوتێ. مامۆستا محەممەد ڕاتب نابلوسی ئەگەڕێتەوەڵێت پیاوێک لە جادەیەکە سیاری پێبوو، کێشای بە سیارێکترە لایتەکانی شکاند. کابرای سایق هی سایقی سیارەکەی دابەزی نەیکرد بە هەرا و شەڕ و ئادەی سەنەوێکەتم بەرێ و ئادەی شەڕی پێوەفرۆشی نەخێر. وتی هیچ نییە لای تەشکاوە، من خۆم هەری گۆڕم و چاکیەکەم و ئەوە عەفوم کردی و هەروە بزانێ هیچ نەبووە لە یا ڕۆشت. ئەم سایقا لە شوێنەکەی خۆیان دانیشت و دەستی کرد بە گریان. ڕەفیقێکی لەگەڵا و پێی وتی باشە بۆ چیە گریت؟ یخۆ قسەی پێ نەوتیە و دڵخۆشیەتی هیچ نییە. تێزانی بۆ چیە گری؟ مانگی پێشوو لەم شوێنە لە عینەن ئەم شوێنەکە ئێستا ئەم ڕووداوەڕوویە سیارێکی تر هەر لە منیە، لە سیارەکەمیە، بە هەمان شێوە لایەتی سیارەکە میشکان. من دابەزیم سەیرە کرد، پیاوێکی بەتەمەن و پیرە، ڕێزم لێگرت، وتم هیچ نییە، خەتای من بووە، هیچ خەفەتی پێمە خۆ بڕۆ هەر دانەبەزی نەمێڵا دابەزێ، دڵخۆشیش مای و کابرا ڕۆشت. سبحان الله، هەمان حاڵەت بۆ دروست بوویەوە بۆ من لە عینەن مایە دوای ئەوە پیاوێک ئاوایەت دڵخۆشی منەیاتەوە کە من زەربەشم لەواوە، کە من زەررم بۆ گەیانەوە. ئەدەیان زاتی خوای گەورە دەیانە، شتی بەسەرا تێپەڕ نابێ، چاکەکانتان پیشانەیاتەوە لە دنیا تا بزان ئەمە وێنەی ئەوەی قیامەتتانە کە دەستانەکەوێتەوە، تا بزان قیامەت هەیە خێر و چاکەکانتان دەسەکەوێتەوە. قانونی مسلمانە بۆ مسلمانە بۆ غەیری مسلمان کە خێر دابەش نابێ، یعنی هەر خێرێ تۆی کەی بەرامبەر کەسێکی ئیماندارێکی، بەرامبەر بێ ئیمانێ، بەرامبەر مەسیحیەک، بەرامبەر جوولەکەی، خوا دەیانە، خوای گەورە بۆتە بژێرێ ئەداتەوە. لەبەرەوە خێر بەش نەکراوە بڵی وەڵڵاهی با هەر مسلمان ئەم خێرەی دەستکەوێت. نەخێرە. ها لە ئەڵقەیەکە باسمان کرد، حەزرەتی ئیبراهیم دوعای کرد کە خوایە خێر و بێری خۆت بڕژێنە بەسەر مەکەیە بۆ ئەوانەی من ئامەنە منهم بالله واليوم الآخر، بۆ ئەوانەی کە ئیماندارن بە خوا و بەرامبەر بە ڕۆژی قیامەت ئیمانیان هەیە خوا، یعنی بۆ مسلمانان بەس خێر بڕێژە بەسەر مسلمانەکانە. خوای گەورە فەرمووی ومن کەفەر، قال ومن کەفەر، نا ئەی ئیبراهیم، تەنها بۆ ئیمانداران نا، بۆ ئەوانش کە بێ باوەڕن مشرکن. خێر و بێری من بۆ هەموویەتی، بۆ عامە. ئێستا ئەو بارانەی کە ئینشاء الله خوای گەورە بیبارێنی بۆمان، کە ئێمە چاوەڕێکین ببارێن ئینشاء الله، پێشبینیەکان وواڵێن، بەڵکو خوای گەورە ئینشاء الله ڕەحممان پێ بکات، ڕەحمەتی خۆیمان بۆ ببارێنێ. ئەو بارانە بۆ هەموو کەسێکە. فەلاحێک ئیماندارە لەگەڵ فەلاحێکیش ئەگەر هەبێ ئیمانیشی نەبێت، مسلمانیش نەبێ، خوا بۆ هەردووکیان وەکوویەکە یبارێنێت. ڕەحمەتی عامی خوای گەورەیە. ئەدەیان ناوی دووهەمی خوای گەورە ئەشەکوور، یعنی چی شەکوور؟ یعنی خوای گەورە ئەوەنە ڕێز لە تۆ ئەگرێت کە چاکەیەکەکەی چەندین قات بۆتە نووسێت. یا شەکوور و یا شەکوور، تۆ چاکەیەکی بچووکەکەی دەی خێری دەیان عەمرە 10 ساڵ ئیعتیکاف بکەی بۆتە نووسێت، 10 ساڵ خەریکی عەمرەکردن بێ خێریەوەت بۆ نووسێت. یا شەکوور، چەندە وەڵامەنە.
چەند خێرەکان زیادەکە. یعنی ئەو زاتەی شەکوور، یعنی ئەو زاتەی لەسەر کردەوەیەکی کەمی بچووک خێرێکی زۆر زۆر گەورەت بۆ ئەنووسێ. وەڵی ئازیان لە قیامەتە ئینشاءڵڵا خوا تووشی و دەهشەتەمان بکات، تووشی سەرسامیەمان بکە. جار وایە شتێکی زۆر زۆر ئاساییت کردووە. مناڵ زۆر چاوی لەسەر گەورەیە بزانێ ڕێز یەکریان نا. ئاگاتان لەوە بێ ئازانم مناڵی خۆت یا مناڵی ترە خۆش دەوێیان نا، چکە مناڵ زۆر پێویستی بە خۆشەویستیە. کە نیشانەیەکی خۆشەویستی بۆ ئەو کەسەدا گیرسێنیت، نیشانەیەکی پیشانە دەیت، قەت بیری ناچێ، قەت ئەوەی بیر ناچێت کە مناڵ بووە فڵانە کەس خۆشەویستووە، مناڵ بوو فڵانە کەس مۆڕەی لێ کرد، نەقورچێکی لێ کرد، عەزیەتیە. لەبەرەوە تۆ بەکردەوەیەکی بچووک خوای گەورە خێرێکی زۆر 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 گەورەت بۆ ئەنووسێت. لە دنیاشا بۆ تەگێڕێتەوە خێرەکە، ئەڵێ ها ئەو خێرەت کرد، تۆ بیرت چووە ئەوە نمونەیەکی ئەو خێرە پیشانێم کە چی بۆ هەڵگرتووی بۆ قیامەتە ئینشاءڵڵا. خۆشەویستانم، ئەچینە خزمەتێکی تر لە سنەتەکانی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم. بفەرموون. کاک محەممەد فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێت بەیانیان و ئێواران حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم حوجار فەرموویەتی حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. يعني بيانيان حوجار يواران حوجار فرمويتي هر كسي أم فرمودي بلي بدل بشت بخواي جورب بس حسبي الله بشت بخوا بس همو يشكار كان تسليمي وكم أو أخواي جورب لخم خفتي أو رجا وخم خفتي ك توشي بين نايل توشي بيت رزقاري كلا آزار ومشكلة ونرحم. مامۆستا جانێمەش وەکو خۆمان ئینشاءڵڵا هەموو کاتێک کە دوای نوێژی بەیانیان پێشەوەی بینێ دەرەوە لە ماڵ ئەوەی کە بزانین و ئەوەی کە فێر بووبین ئینشاءڵڵا لە زیکرەکان و لە دوعاکان و لە دوعای خێر ئینشاءڵڵا درێغی ناکەین و بەجێگەێنین. أما ذكرى خدم سنتي في صلى حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم لبره هي ياهر. والله من وەکو خۆم دوعای کە ئەخوێن بەزەوەم لەبەر نەبوو تا ئێستا لەبەرم نەکردووە. دوعایەک ئەخوێنی بۆی خەڵکیش فێری بێ کاک محەممەد. وەڵام مامۆستا جانێمە پێشەوەی دوای ئەوەی کە نوێژمان تەواو کرد تەبان ئەوە پاڕانەوەکە بەجێگەێنین هەچی لە توانامانە بێت. دوای ئەوەش 15 جار من لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وبيده الخير وهو على كل شيء قدير. أواخرهم كاك محمد كانت ضل بدعاء خوش دعاء كردن. الله ما مستجاب دعاء كردن ضرورية چونکە خوای گەورە ئەفەرمێ هەر کاتێ ئێوە پێویستان بە من هەبوو دوعا بکەن و داوای لە من بکەن کە بێم پیرتانەوە و فریاتان کەم منیش فریاتان نەکەم. ئەگەر تۆ هەنگایە بێ بەرەو ڕێ من دوو هەنگا بەرەو ڕێی تۆیە. یەکێک لە چیرۆک و بەسەرهاتەکان کە ئەکەینە بەشی کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان ئەچینە خزمەتی جەنابی بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی شەریع. فەرموون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. دعوة كاين لخويا الشفاء نخوش كان من بات لجناحي مردوكان من خوش بيت لجناحي دايكواك من خوش بيت و دش ما ساخ كات وإيمان من بهيس كا بو قتني روج وكان بو كدني تراويح كان بو هاتو شيء مزجود بو كردويت شاك بو صلح صلاحتي خلقي بو خدمتي خلقي بسراتك كبلامو كاريجرا بيجرمو بويهم وخشكو براني كجوان ليتي درسي لي وقلنا إجواك صارك درس موتو درسي أفرتان درسي كي عاملين بابتي عام بو بازكن حفتي الروج جان دورش ده تقريبا شوار بينز درسيان باسي أون كركا بيوندي بيني جنوميرت وأفرتكان بي حتى نقدر أبيا وكان نشان زور باشي جنبن يعني زور تاج نبن لقال يانا
گوێڕایاریان بکەن بۆی کە ئاژاوە نەکەوێتە ناو ماڵەوە چونکە ئەو بێگوێیە کە لە ناو خێزانە هەڵگیرا دوای ناو کۆمەلگاش هەڵەگیرێ کۆمەلگاش بێگوێ بێ کە کۆمەلگاش بەگوێ احتیار نەکرد ڕێزی ئەم بۆ یەکتر دانەنا مشکی لەو گیرگرفت زۆرە بێ ئاژاوە زۆرە بێ خەفەت زۆرە بێ لەبەرەوە داواتان یەکەم کامیان ئافرەت بوون بڵێن من لە ژوورێکی کەوە دەرس بۆم بازەکردنەوەش لە دوو ژوورا دانیشت بوون خەڵقێکی زۆر بوون ئەبێ حتى الئیمکان بەگوێ هاوسەرەکانتان بکەن حتا ئەگەر هاوسەرەکانتان وتیان مەچۆ بە بازار دایک و باوکتان وتیان بچن بەگوێ هاوسەرەکەتان بکەن ئەگەر دایک و باوکتان وتیان وەرە ئەمڕۆ ئاهەنگێکمان هەیە بۆنەیەکمان هەیە بەڵام هاوسەرەکەتان وتی مەچن ئەوێ گوێ هاوسەرەکەتان بکەن باز دڵمیش لێ بکە با جۆرە ناحەقیشی تیاابێ هەر نەچی باشتر بۆی ئاژاوە بۆ دروست نەبێت چونکە ئاژاوی ناوماڵ وەکو تەشبی نەبێت و ئەو بەردەوایە کە کوێتە پێڵاوەکەتەوە بەردێکی چکۆلی بەڵام ناتوانانی بڕۆی هەرچەند پێی لەسەر داعانەی ژانەکەوێت بە دڵتا لەبەرەوە مشکلە بە خۆتان دروست مەکەن چونکە ئەم خەفەتەی کە ئێستا هاوسەرەکە ناڵێبچی زۆر ئاسانترە لەو خەفەتەی کە دوایی دێتە بەرت کە دوایی بەوەی ئەو کە بەگوێی ناکەی ئاژاوە دروست دەبێت تەلاق دروست دەبێت جاری وایە مناڵ ئاوارە ئەبێ دوو بنە ماڵێکە بوونە خزمی یەکە بنە دوژمن یەک جاری وایە جاری وایە ئامۆزای یەکن باوکیشیان بینیان تێگەچێت بەهۆی کە لە یەک جیابنەوە لەبەرەوەی جۆراریە ئەگەر جۆرە ناحەقیشی تیاابێ خی گەورە پاداشتان بۆ نووسێ وخوای گەورە جەزاش لێ وەستێنێ چونکە هەر کەسێ بەقدر مسقالە زەڕێ چاکە بکە ون نابێ بەقدر مسقالە زەڕێکیش خراپە بکە هەر ون نابێ ئەگەر تۆ ستەمێکت لێ بکرێ بەقدر مسقالە زەڕێکیش بێ خی گەورە پاداش دایاتەوە ون نابێ ئەگەر ئەویش ستەمەکەی کردو بەقدر مسقالە زەڕێکیش بێ خی گەورە ونی ناکاو حەقی خۆی لێ ئەستێنێ جەزای خۆی ئاەتەوە جا لە هەفتەکانی داهاتووە تقریبن دوو دەرز لەوە دووە تم کەس پرسیاری نییە ئەم بابەتە بەردەوام لەسەری یەکێ لە ئافرەتەکانتی وەڵا من پرسیار نییە بە شتێکی حەزەکەم بیجەڕمەوە من خوشکانە لەسەر باسەکەی تۆ تێو کاتێک کە تۆ دووسێ هەفتە لەم پێش باسی ئەو کرد کە هەر چۆنەگە بێ بە جۆڕانی مێردەکانتان بکەن مەگەگە زۆر ناشەرعی بێ شتێکی زۆر خراپ بێ ئەگەر ناو شتێکە بە دڵیشن نەبێ هەر بە گوێی بکە فیلمەن شەتی وەلمەکڕە پێت خۆش بێ پێ ناخۆش بێ بە گوێی بکە بۆی ئاژاوەتان بۆ دروست نەبێتی کە ڕۆیشتنەوە فلان ئافرەتێک دیارە نزیک بوو لە خۆیانەوە منی شوێنەکەی مەزانی ئەو کاتە تی ئەو ئافرەتە جا ئەهلی گەڕەگە چون بۆ تەعزیە من مناڵێکی بچووکی هەبوو مێردەکەشی پێی کتوبوو هاوسەرەکەی کتوبی بۆ هەر شوێنێک ئەچی بۆ هەر شوێنە چی ئەەکەی بیکە لە خزمەتتان بەس ئەو مناڵە بەجێ مێڵە ئەو مناڵی هیمال مەکە چونکە چەند ساڵ مناڵمان نەبوو ئەمانە زۆر مناڵەکەی خۆشەویست بەڵام ئەم ئافرەتە ڕێک کەوتووە لەگەڵ ئافرەتی گەڕەکە بەوێ پرسی مێردەکەی بچێت بۆ تەعزیە بۆ گەڕێکی دوور مناوی گەڕەکەەکان ناڵم خەڵەکە لەبەرەوەی کە نەوەکو مابێ دڵی بکولێتەوە دووبارە بەڵام تی بە احتمال آخر هەدەی خۆ مێردەکەت ئیزنی ناوی مێردەکەت ئەوەی هاوسەرەکەت دائیماڵێ مەڕۆ مناڵەکە بەجێ کوڕم مێ پێویست ناکە تەعزیە خۆندەی ئێماسین لە جیاتی تۆتی نەوەڵە هەردێم چووە مناڵەکەی خستۆتە جۆلانەوە هەرچی شتێک بووە لە ماڵەوە لە جۆلانەی لە شتێکی خستۆ دیارە و هیتەری بۆ دایکی ساندۆ ڕۆیشتووە لەگەڵ ئەوانە کە ڕۆیشتوە نزیکی 45 دقیقەیان زیاتر پێچووە وەکو خۆی باسیەکرد ئەو ئافرەتەکە ناو دەرسەکان جێڕای بۆ ئافرەتەکانی کە تی ئەو کاتێک کە تۆ گوت بەگوێ مێردەکانە بکە کە ڕۆیشتنەوە ئەو بەگوێی نەکرد ئەو مشکلەی بە خۆی نایەوە تی دوایی کە هاتینەوە زۆرمان پێچوو کە هاتینەوە هەر کەسە ڕۆژە ماڵی خۆی وەڵا ئەوەندەی پێ نەچوو هاتوو هاوارێکی زۆر دروست بوو هاوار ڕامان کردەوە کە تەماشامان کرد ئەو ئافرەتە بوو ئەو ئافرەتە بوو کە مناڵەکەی هەبوو کە زۆرمان پێگو بەوێ پرسی مێردەکەت مێ تۆ دەرس خوێندەوە تۆ دەرسە مامۆستا بۆی باس کرد کوڕ مامۆستا بە قسەی خۆی کاوچ زانێ مشکلی من چییە بەگوێ مامۆستای نەکردووە قسەی مامۆستاش نەبوو قسەی فەرمودەی حەدیث فەرمودەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم ئەڵێ کە ڕامان کرد تەماشامان کرد دوای ئەوە مناڵەکە دیارەیان جوڵاویان شتێکی کردووە گڕی گرتووە هیتەرەکە ماڵەکەی سووتاندووە ئیگو بەس تەنها دووسێ ئەسقانی ورد نەبێ و کە لەسەری مناڵەکە نەبێ هیچی نەما بوو کە لەسەری مناڵەکە سوتا بوو بەس ئەسقان شتەکەی مابوو نەدەناسیەوە مناڵەکە سوتا بوو هەموو شتەکانی سوتا بوو ئەو ژوورە هەموو سوتا بوو ئەنجا ئافرەتەکە بەوەی ئەو بێگوێی کە لەگەڵ مێردەکەی کرد تووشی ئەو گوناح بوو و دوایش نازانم بەڕاستی من نەتیجەی ئەخیری نازانم ئەوەنە خەفتمان لێخوا نازانم تەلاقی یا کابرایان تەلاقی نەیە لەوچە دوای بەهۆی ئەو بشبێتە هۆی تەلاقان کەواتە ئەو گوێڕایەی کە خوا پێغەمبەر دایناوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر ئەمرم بە یەکێک بکرد یا سوژدە بەرێ بۆ یەکێک ئەمرم بە ئافرەت دەکرد سوژدە بەرێ بۆ هاوسەرەکەی خۆ لەبەرەوە نییە کە پیاو پیرۆز بێ لەبەرەوە نییە کە ئافرەت پیرۆز نەبێ خەڵقێکی بەعکس لێ وەڵا ڕەخنەم هەیە لەو حەدیثە
چۆن ڕخن لە قسەی پێغەمبەرگیرێ صلی الله عليه وسلم ئینسانێک عاقڵ بێ ئینسانە تێگەیشتوو بێ ئینسانێک هەوڵ با لەشت تێبگا لەبەر ئەوەی کە ئەوەندە حەقی ئەو ژن و پیاوە لە بینی خۆیانە ئەو جۆرالی ئەوەندە مهمە ئارامی خێزانەکە ڕاگرێ ئاژاوە دروست ناکە مشکلە دروست ناکەوە سەدان کەس کە من بۆ خۆم ئاگادار بووم بۆ خۆم لەگەڵ یان ناچووم کە بۆی ئاژاوی ناماڵە کوڕەکان ڕۆشتە دەرەوە سارە لیا مردووە کە ڕقیە ساوە کوڕەکان ڕۆشتە نهاتۆتەوە کچەکان ڕۆشتووە تووشی خراپە بووە کوڕەکان ڕقیە ساو ڕۆشتە بۆ وڵاتان لە بەحرا خنکاوە وەژنەکە ڕۆشتە دەروانێ خەڵک تعدای لێ کردووە قسەی ناشرینی پێوتووە و پیاوەکە تووشی مەشاکیل بووە خۆی کوشتووە ژنەکە خۆی کوشتووە خۆی سووتاندووە مەسەرەن زۆربەی زۆری ئەوانە لەبەر ئەو ئاژاوی ناوماڵە لەبەر ئەوەی کە ئەو ژن و پیاوە بەدەنگێکەوە نین و ئەو گوێڕارەی کە خی گەورە دایناوە لە بین یەکاو بە تایبەتی گوێڕاری ئافرەت بۆ هاوسەرەکەی بیکا بۆ ئەو گوێڕاری ئەگەر نەختی حرامیش بێ مەسەرەن ئەگەر نەختێک گوناحیش بێ ئەگەر شتێکی زۆر باشیش نەبێ زۆر ئەهوەنترە لەو خەفەتەی کە دوایی تووشیە بێ زۆر ئەهوەنترە لەو مشکلەی کە دوایی دروزە بێ ئەم ئافرەتە حتى لشرع جاوا قاعدة شرعية فرق اختيار أخف الضررين أجر دو ضرر هاتن دو حرام هاتن إيش يعني هالكي حرام تكون كان هالجيرة أو كعتقول نعبان نبي كان نختك اللي كم كله توالي أبي أو أجر حرام يجبي وجراري جاري أبي جوي كابوي حرامي كي جورة تدرز نبي بوي مشكلة كي جورة تدرز نبي بوي خفتك كي جورة تريان بودرز نبي بوي أوي كا جراري مردكين نكر بيبرسي مردكين روي أو بسرعته لا ولاتي خومانا ولا شاري خومانا إما بیستمان کە خەڵقەکە هات بخۆیان بۆیان جێڕاینەوە دوای ئەوەی کە ئامۆژگارێکی زۆر کرابوون بە پێی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و پێی قورئانی پیرۆز و پێی ڕەئی زاناکان و شەرعی ئیسلام کە جۆراری مێردەکانتان جۆراریەکان فەرزە و پیاوەکانیش ئەبێ پیاوێکی بەڕێز و چاک بن و ناشەرعی زۆر نەکەن بەڵام ئەگەر بەعزە جارێ ناشەرعیشی تێکەوت ئەو ناشەرعیە بکە باشترە وەک ناشەرعیەکی گەورەتر وەک لە مشکلەیەکی گەورەتر کە دوایی بێتەوەی ئەوەی کە لەبەر ژنەکە ڕۆشتۆن جا پیاوەکە بچێ مشکلە بنێتەوە تەقەی لێ بکە بیکوژێ خۆی بکوژێ ئافرەتەکە خۆی بسووتێنێ کوڕکچەکانیان بڕۆن دەرەوە ئاوارە بن و تووشی بەد ئەخلاقی و بەدڕەفتاری و خراپەکاری بن ئەوە بابەتێکە کە لە سنەتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئامۆژگاری ئافرەتانی کردووە کە لەگەڵ هاوسەرەکانیانە چاک بن و گوێڕاریان بن و بینیان خۆش بێ و زمانیان شیرین بێ حتا پێغەمبەری خوا فەرمێ سێ کەس لە زەمانەتی خوای گەورەیان یەکیان ئەو پیاوەیە کە دێتەوە بە ماڵەوە سەلام لە ژنەکەیەکە یان ئەو ژنەیە کە دێتەوە بە ماڵەوە پیاوەکەی لە ماڵەوە سەلامی لێەکە داواکەین لە خوای گەورەی هیدایەت هەموو بەت دڵفراوان بین و دڵنەرم بین زمان شیرین بین ڕووخۆش بین بە تایبەتی لە ماڵەوە بۆی گیرگرفتی ماڵەوە بۆ دروست نەبێ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە لە هەموو سەردەمەکانەوەندا وەسفی سەردەمی خەدیجەی کردو لە سەردەمی خەدیجە هیچ ئاژاوە و هیچ مشکیلە و هیچ گیرگرفتێکی نەبوو لە ماڵەوە بەڵام لە سەردەمی هاوسەرەکانی کە گیرگرفتی هەبوو لە قورئانیشا باس کراوە داواکەین لە خوای گەورە لە گوناحی هەموو لایەکمان خۆش بێ و هیدایەتی هەموو لایەکمان بات و هیدایەتی هەموو لایەکمان با ئاسانکاریمان بۆ بکات بۆ جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی بەختەوەری دنیا دوا ڕۆژ بین والسلام عليكم ورحمة الله وبركاته. ئازانم کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕوات و سواس و پێزانی زۆرمان بۆ ئێوەی ئەزوو خۆشەویست کە هەمیشە و هەموو ڕۆژێک بە ڕۆژی جومعەشەوە بینەر و هاو ئاهەنگیم بەربانگەی ئێمن و لە حەڵقەکانی ئەم زیکرە جوانەیە دانیشن خۆی گەورە بە زیکر و بە تاعەت و بە چاکە بۆمان بنووسێ بۆ ئێمەش و بۆ ئێوەی ئازوو خۆشەویستیش ڕێسواسی زۆرم بۆ ئەم برازی خۆشەویستانی کە لەم کەناڵەیەمان دۆ بن بە بەرنامەکەمانەوە بە هەموو بەرنامەکانی تر کە جهدێکی زۆرەکەن ماندوێتێکی زۆریەتی ڕێیان دوعای خێران بکەن بۆ ئێمەش دوعا بکەن خوا سەربەرزی دنیا و قیامەتان کە داواکاری لە خۆی گەورەکە ئینشاءالله بارانی بەڕەحمەتی خۆیمان بۆ ببارێنێت و ئینشاءالله وڵاتەکەمان ئاوەدان و فێنک و خۆش و جوان و سەوز و پڕ لە ئاو و پڕ لە جوانی بێتەوە و کوجاران ئینشاءالله تا بێگەشتنەوەکتر بەخۆی گەورەتان ئەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتان لەگەڵ ئاسانم